ڕێز و سڵاو محەممەد علی ماسوودەم لە بەرنامەیەکی دیکەی چاودێر بە ئێوەی ئازیز هەر بەدڵ ئاشنابمەوە بەر لەوەی بچمە ناوەڕۆکی بەرنامەی چاودێر سوپاس بۆ خوای گەورە تەندروستی باشی پێداینەوە بۆەوەی لە بەرنامەی چاودێر خزمەتی زیاتر بە ئێوە بکەم ئەمەوێ لێرەوە سپاس بۆ خانەوادە و هاوڕێکانم هاوپیشەکانم ئەم ئازیزانەی کە لەگەڵ من ئەو بەڕێزانی کە لە دەستگای میدیایی کەرکووک لە بەڕێوەبەرەوە تاک و بچووکترین کارمەندی ئەو دەستگایە من پێزانینم بۆیان هەیە ئەنجا دێنەوە سەر بەرنامەی چاودێر بەرنامەی چاودێرم ڕۆ وەکو ئامانجی هەمیشەیی خزمەتەکە تیشکەکەینە سەر کۆمەڵە جێگای جیاواز لە ڕووی تەندروستیەوە ئایا لە غیابی ئەم سێمانگەی ستافی بەرنامەی چاودێر و چاودێری تەندروستی کەرکووک کە وەکوتر بەبێ کامێرای چاودێر ئەوان کاری خۆیان کردووە بەڵام لە ئێستاە چڕتر و بتەوتریەکەن هەر بۆ خزمەت هەڵمەتەکانیان هەڵبەت و باسی ئەوواکەین کە ئایا لە وەرزی گەرما ئەمڕۆ چۆن گرنگە خۆراکەکان بپارێزرێت ئاستی پلەی گەرما ڕوونە زۆر بەرزە وە چی بکرێت لەبەر ئەوەی خۆراکەکان تێک نەچن بە تایبەت کۆگاکان وە جێگای تایبەت و دیکەش ئامانجی بەرنامەی چاودێرە بێتم ڕۆ بینەر بن. بەڕێزان ئێرە سەرومان ئەکاتە گەڕێکی قۆریە و ئەم شوێنە کارگەی شیرینی مەنیە لیژنەکانی چاودێری تەندروستی کەرکووک ئەیانەوێ پشکنینی تەواو بۆ ناوەم کارگەیە بکرێ خۆراکی لێیە کەرەستەی دروستکردنی شیرینی زیاتر لێرە بەدیەکرێ دکتۆر پشکنینی بۆ کابی نەربن. یەک ساردکەرەوەی نیە لێرە دوم لێرە ئەو ساحیبێت بینی ئەو زۆر بچووکە گەرە خۆر هەبێ خۆر شوێنەکە بێ جەمعەت لزوعات سەریان کرد ئەوەکەمایکە من نزنەوە سێوەتا شوێنی خۆر نییە ساحیبەکە زۆر بچووکە بە قەدەر ئەم جێگایە نییە یان بنووسە بەس کتابینەکەتان بێت سجل سێمە یەک ڕێنمایەکان خۆمان ئەو ڕێنمایانەی وا تەندروستی گشتی وزارەتی عێراق کە پێمانی داوە بۆمانی ڕەوانە کردووە ئێمە سە لێرە جێبەجێەکەین و خاونەکەی ئاگدارەکەینەوە هەر کەم و کورتەیەکە بێ بە پێی زراعەتەکە هەڵسوکەوتەکەی لەگەڵی ڕێزان هەر جارێک کە بچین هەر کۆگایەک دکتۆر تەرکیزەکاتە سەر ئەو لۆگۆیی کە کۆدی ئەکسپایرەکەی پێوەیە ئەکسپایرەکەی نەما سڕایەوانەیەکەی ئاسا کۆ ئەوە تا فەرمی سێریکە کارە ئەمە پێوەی نییە ئەمەی سە من سڕی هەر بەدە پەنجای خۆن سڕی وڵات سێرەمەیکە ئەمەد بینیوە پێوەیەتی باش وای ڕەشەوە بوو سڕایەوە سێمامانە هەمووی حجز دەکەین ئەمە ڕەوانەی تاقیگاکەین بزان تاقیگا چیمان پێلێ پێمان لێ ئەمە تەندروستە یا تەندروست نییە هەمویان لە ڕێگای سەحەوە هاتووە توجۆ بگرە ئێمە ئەمە عێراقەوانە هەمووی فلتەرێ لە حدود لە سەیتەرە ئاخر شت منم بەسەر هەردوو سە من ئەینێرم بۆ مختبەر بەسەر هەردوو چاوان ئێستا ئێمە زین چیمانەیە دێ ئیبراهیم خەلیل فەحسێکە دێ سەدەی مۆسول فەحسێکە هەمووی کتابە تێگەمەکەم فلتەر نییە بە فلتەرەکە بە حدود سەیتەرە دوای سەیتەرەکان دێ داخلە بێ بەناو کەرکووک ئیستا من ئاخر فلتەرە لای من ئەمانێرم بۆ مختبەر بۆ تاقیگە ئەگەر مختبەر وتی ئەمە تەندروستە مختبەرتان هەیە باشە سعی بین سە خۆ من فڕێدەم
دەسی لێدەم منی سا حەزیەک خۆتانەوە هاتوو نانە ڕێگایم حەقمان نییە حیاتم منم ئەی چۆن حياتم شخصترە توی ئەوی ئەوەیە لای ئێوە ئەبێ بەس لای ئیبراهیم خەلیل عیبکێ بەس جۆ بگرە جۆ ستو ناومێنە مەبەستم ستا بەس جۆ بگرە لەوێش سەحە هەیە هەمووی کتابە هەمووی ڕسمیاتە سەسڕایەوە نەسڕایەوە ئیسرایەوە هەمووی تاریخی و کارتۆنەکە و لایلۆنەکە لە هینەکە کرایەوە لە ئەوراقی متباتیاتی هەیە ئەیبەم بۆ مختبەر لە مختبەر دەرچوو دەستخۆشیت لێ یەکەم دەرش نەچوو فڕێدی من مەبەستم ئەوەیە سەتو بەستی ئەمە بگە. فەحسی لەسەرە ئیستا بەس تێ بگە لە من تێراگەم. فەحسنیە لەسەری نا مختبەریش خۆیەتی مختبەر خۆی فەحسیەکە چیەکە و کاتە کتابمان بۆ نێرێ منش کتابەکەت پیشانەدەم يلا ما حد كان محمد تلفون كابو محمد بو محمد حبس بەڕێزان يلا بابي سەرجەم ئەم خۆراکانە کە پێما بێت کەرەسەی دروستکردنی شیرینیە نەستەلەی شیرینیە هی سەرکێکە ئەبێ بینێرن بۆ تاقیگە دواتر دوای دەرچوونی بڕیارەکان تاقیگە بڕیاری کۆتایی لەسەر هەر لێرە گەرژی و ناقەشەیان بەردەوامە مەنەفێسکی هەیە ئەمە لە ویزارەت سەحا داخل بووە سێ ڕۆژ ئەمێنێ لەوێ سێ ڕۆژ پارەی سێ ڕۆژ ئەدەی فەحس ئەکرێ ئینجا موافقەی دێ دەرەچێتە دەرەوە استما ايما عندنا بيتم نوت عراق هموي فلتره فلتر ايما ساعه اخر فلتر ايما بجو بقر بس جو بقر خوليكي حميل ارواق اثبات بوا حياتهم لو وزاره الصحه ايما مختبر معناها اگر تعليماتك تو لقال او يقبو ايما دس خوشيد ليكين هات شوا بسم اوا هات شوا وتي فريدين من ما بسم اوا من صحت زيكين جو بقرا صحت زيكين اني مو مختبر لا حمي بالكي نا انا باري ناكم ليرا لا يخوض عد زيكم حجز اما علين صد شي سيان لايتوا سيرو صاروش دايم صاروش درتي مختبر نتيجه كي درتي نتيجه كي تي درتو اما لقال يلصقوتكين منش ما بستم يعني تي اقل اما من عام من اوراقي يعني اوراقي الصحه وفحص واش عادي وين ما وصل حياه ما تاريخك يروح من تسيبك من تسيبك من شاتو السيطره هيك نيوتو مملك هيك نيوتو وزاره الصحه هيك نيوتو اخر فلتر من تسيبك بس شعوان لايمن اماني ربو مختبر تسيود لقلوا بس هردو شعوان إسا أزاين مشاكل مانسيا بس أو إشكي منيا ما بستم لحمو شونك إسا لسر جبس وايليا كي أسري لسر جبس أو هاب كي أسري لسر عصير أو هاب كي أسري إيه ورا بيشانتا تنسيم مردوه بو مختبر لا أوي مثلا إنتاجي كمان ورا بولان بو دايرة لوسا أسري مثلا لوسنية شون ترى نادر بو نصرته خوا بو خوي ورا بيشانتا تن لیزەرێکە دکتۆر هاي ليزرية حفرة أول شيء هي شركة أو هاتو من نالم إلا أما ألم زور تشت هيا حياة من أين يرن بو مختبر تسيود سيروك يترى هو فاصل بين من وتوا من اعتيادية بو شو كمان من تجار فحص دکتۆر هذا كي دزا فحص بس لاي من أين يرن بو مختبر مش شكمة يا لسري إسا تو بس دقيقة أما إستا إكسباير ستواو ختمة شيء بدي نابيه والله هو إلا بيزامير أوهبك ستو هذا سيما حقمان سيالين أما يسلم سيزلم يسام دو أنا يزنيا ما بستم من أيام أوراقي وزارة الصحة موافقة كردوه فحص كردوه من علاقني من أين يرمو من 216 دم وهين فحص كردن أي بقول وين على إلا أما أصلا مختبر لكركوك أبرب ولاي قصبك لك لا ما وصل حقي خوتا شكاد بكي حقي خوتا هرشتك بكي تو حقي خوتا بانصام بس هردو تشاور منش أوائلهم بو أواني أوي وزارة الصحة وأواني نالي أما أصلا خويا كم جارو داخلينك وين دکتۆر کۆتا بڕیار بۆ ئەو کەرەستانە ئەینێرن بۆ تاقیگە من ئێستا لژنەیەک مەیە لژنەکە هین ڕاکێشانە هەر مادێ ڕاکێشێ ئەیبا بۆ تاقیگا ئێستا پێلین ئەمە هەمووی حجزەکەین چەند کارتۆنیەیە بە عەدەد ئەلین سەتیەیە دوو سەتیەیە تاوە دەستان خۆش بێ بەڕێزان ئەوانە سەرجەمی پسکیتی سەر کێکن ئەم کێکە حازرەکان پسکیتی جوانکاری سەرین گومان هەیە کە ئەکسپایری لەسەر بێت لە ئێستا دەستی بەسەر ئاگیری کە چەند کارتۆنێ بۆی نییە بیفرۆشێ هەتاکو کۆتا بڕیار لە پشکنین دێتەوە و دواتر بڕیاری فەرمیان پێدرێت کە ئایا بیفرۆشن یاخود نەیفرۆشن ئێمە لە چاودێر جارێ لەگەڵتان بەردەوامی
شتێکت بینیوە بەم گەرمایە بە پانکا بە شەرەفت سێسە تو ئەم پانکەی چێ پێێتی تۆ پانکەدانە بڕە نییە چی زەحمەت چی جەماعات حیاتم تو بۆی کەیتە من لزنەوە حیاتمە لە خۆتۆ لزنە هەموو شتێکیتە من لزنەوە تو یعنی توی سەواز لە لزنە بێنە لزنە بلێ خۆت فڕەدە خۆت فرادەی بڕە بەم گەرمایە پانکەت داناوە تو پانکەوە تا سێریکە پانکەت بۆ چێ سبلت دانە حیاتم تو گەرە تەبریت دانێ حیاتم تو بەس بڕۆ لەوە با دەرنەچی بڕۆ لەوە دکتۆر پانکە ئەمە تێکەچێ حیاتم پانکە سە تو بەم گەرمایە خە پانکە ئیسفادەیە سبلت داگرمە خوارەوە پێنجتەنی ئێوە تەقمیراتەکە خوا لێمان شاهیدە خوا دوێنێ وەستای سپلیت هاتووە سپلیت پێنجتەنی داینم ئێرە من ئستاعتم لەیسەیە پانکەت داناوە ئیستا ڕاستەکە ئێستا ئێستەوە. ماکە دامناوە ئێستەوە. هەفتەی تر وەرە سپلتەکە لێرە نەبوو حياتم تو تام دنيا قرميك او تا زلام تحملك ايما تحمل ناكي هو يسمى يواريها تو ساعات سنه دي او تا او شو تسارقه توني ما يعني تۆ بە من بڵێ سپلت حياتم خمن بو بيت بلم تو حياتم داینم بۆ شێخ اما الروح تسيا اما الروح شرينيه ڕاستەکە هين كعكاي معطيه هين همشتيك معجناتها تو امر عدانا وبتسي والله على أساس وبالله والله وبالله شش مانجا حمام خذ اعترافك يا وتا تو ام بانكانا بس بزن بتشيبتي وتا بانكدانا بام گرمايا كور بانك تسيداني دو ما متسي استوتا گەرمی تاسیری لێنا حياتم سبلتان سبلتو امانه تو استوتا جملتي الاخوان بزياد بيه كرسي تاسينا كتو تا رونا او تا نستلا او لا گرما بيعتيادي بەخازنی دەوڵەت هەمووی خۆ پانکەشتیانە ڕۆندانراوە ئەو مۆد غدائیە هیچ شتیانە احتیاجیەوە است حياتم اما تو تحملك ليرا یاخم تحمل ناکەم بەس ئەو مەواد هو تحملك موادك مەوادەکە احتیاجیە رسونا باعتيادي بخالو سبلت دانا سبلت دانا حياتم ساوتا ام خوردي اما تا ام فنزرانه دانا عيبيني زور باشا بس قري صاحبه داني زايدا سبلت رسو احتيادي با چی گەرمە دکتۆر لو تارا ناو مي قرم بو حتى بياني ابيتا ايش قد ايوه نشراو دي بيخلوه خبطه 10 الى 12 ايه 10 الى 12 سنه درجه حراره ليره خەڵتە نەکراوە هذا خبطه بكري سنه كبير خەڵتە بکرێت خوي نشراو ب 5 درجه لا اعتيادي غير اعتيادي غرفه متسيا وتا حمام يعني نازم تتصون قبولك يا يعني امشتانا بفروشي ببيت تبريد دکتۆر ئەم ئامێرەی پشتمانەوە چییە اما ليه الشكرك هرم شكر باش ام شكرها هاري ام مخزنه سيرك وفر دكانش ليره خوي كوا ئەم ئامێرە شەکرە هاڕێ بەڵام ناوەکەی پیسە سەرەوەشی پیسە بامەشە اي كيت انا نقول انا بس ما برضو ئەم شەکرەیە ستيكي لەوێ دەریەکەنەی کنێرە ام كيت انا اي كواينا كدواي ئەوە تەبش كوا بيني صار ماشينا كدبينا هێچی بەچینەکە ماشينا كدبينا اما اي قرنته سرمون ئەی دوورێتەوە هاي دوريتو اوش يكسر في اليسار دوريتو وای خوام شكرت سيا اي كيتا ارت اي كيتا ارت بو وەکەوە تو بس ما يبقى شبرو لدورو بو اي لي كيتا ناوما مامۆستا خۆی مخزن قەینا سي قينك اما معمله اما معمله تو عينا قد سيبهم برو بيدا بايك يا ابو خد داينا دكان دانا برو معمله دانا خد داينا قەینا چی ئەی هاڵێ من عينا خمسة ئێمە هەموو دقەیە تو إيه زي اجازكت شو اسمه اجازه ماذا مەخزان اوتا مامۆستا بالجمله تو جملتي ڕاستەکە جملتي بەس تو من خۆهینم نەکردووە مەکینەیەکە ڕۆژی سێ حياتك چی سێ مو هاڵێ ماكينه دانا ئێمە لە بەغاوی وای کرێ لە بەغا دانراوە لە بەغاوی کرێ نية بس برو دواوا اما ايش دوني حياتك اما ايش يشيك دكاني شد درست كان
هەفتەیە یەک شیسە ئیستعمال ئێستا ناکات حیاتە یا ئەمە مانگیەکدا. ئیش ناکات تۆ عیلاقەت نییە ئەو نی دوکانە ئەمە داینەی ناتوانانی ئیش بکات تۆ حەقت چییە؟ خلاص ئەمەیە هەڵێگرن یاڵە یاس ڕێزانێرە بە سێ ساڵێکی بە فرگرێ یاخود بەڕادا بۆ پاراستنی ئەو خۆراکانەی کە ئەکرێ پلەی ساردەکەیان زۆر ساردێ بگاتە حاڵەتی بەستی و شتەکان پوخت و وایکن لێرە لە ناو بەڕادەکە بەڵام دکتۆر هەر تێبینی هەیە دکتۆر پێت باش بوو ناو مەغزانەکانیشی وەکو ئێرە فێنک بێ تۆ ببینیتەوە بووینە ئاو ڕست والله بووینە ئاو ڕست هذا أطمع خوي وقف أقول زان هذا باشەوانە بووای لێ هاتێ يا هذا هەڵەوێ ڕۆن و شت ڕشاوە ما مستمع جو بقرا أم دارانا نابل هنا بيه جرس 30 سنتيم ئاسندانی بەرز بێ بۆی بزانیم ژێرە چیتیانی ئەمە این سیارەیە سیارە حیاتم ئەو دارانە این سیارەیە بەس ئێرە گەرە 30 سانتیم بەرز بێ هەیە و ئەلمنیۆمەکان ئەوە پرتەقاڵی و ڕساسیە ئەوە دابنا هەمووی یەکێک داینە لە سەری تۆ ئەوە نابێت تۆبک بێ لە قەینەکە لە پشتی هین هەیە پالێت دامانەوە لەبەرەوە تاویە بشڕێت تو مشکلێتی جۆ نابێ لە من حیاتم ئەوە نابێ گەرە ئەوە بەرز بێ بەرز دکتۆر تیمەکان لەوێ هەندێک خۆراکی بەستیوی لێ دکتۆر ئەمە چی بنانە ماڵی خۆمان ماڵ خۆت بۆ دێنی بۆ مجەمیدەم سەقەتە ئیلا ئیمڕۆ لە سەقەت بێ والله ئیمڕۆ نییە ئەی والله لە هینە لە جێژنا لە حیوان لە جەژنەوە چاکت نەکردووە؟ والله نەک چاکم نەکردووە مامۆستا ئەمە خانیەکەم تازە خانیۆی گۆڕم گۆلگەکەت سەر بڕیەوە ئارە والله حیوان سەر بڕی. هەست سەرفی ناکە دەبیتە خەڵک والله دوو ئەوەش دامە دوو ئەوەش دامە ئێمانە چی تامی تێک چوە نا تێک ئەو تا خوێنەکەی قوربان بەیرام ماڵدا والله ئینە کاسمشیدم بە ئێوە مندێ حیاتم دەریکە دارەوە دەریکە نابێت ئێمەگە فڕیدە بیکە خێر تو خێر ناکەی چۆن زانی یۆتە خۆتەوە لە جەژنەوە ماڵت نەڕمێ جەژنەکەیە بەڕێزان لێرە لەم کۆگایی کە دەستپێک شوێنەکەمان بوو دکتۆرە مێ تەفاسیلەکە بزانێ هەرچەنە تو ڕۆژ بووی ئێمە لێرە ئێستا چەند نەوعی نەستەلەمان ینی حجزمان کردووە ئەینێرین سامپڵی لە ڕاکێشین ئەینێرین بۆ تاقیگە تقریبا 2 تەن و ڕبعەکە ڕێژەکەی دووتان و 2 تەن و ڕبعەکە ئەینێرین بۆ تاقیگە وتی ئەمە تەندروستە بۆ خواردن ئێمە دەستخۆشیان لەکەین ئەگە وردی تەندروست نییە ئێمە ئیبین فڕێدین لە تەمر سەحی ئیتلا فکرێت لا فکری ئێمە لەگەڵتان بەردەوامە تەنها لە ناوم کۆگایە نزیکەی سەروی دووتەن خۆراک و جۆرەکانی تامی شیرینی و هەندێک نەستە لەو جوانکاری سەرکێکە دەستی بە سەرای گیراوە ئامانجەکەش هەر بۆ تەندروستی گشتیە ئێستا دەستی بە سەرای گیراوە بۆیان نییە بفرۆشرێت تاک و بڕیاری پشکنینەکەت دەرەنجامەکەی دەرەچێت ئەمە لە بەرنامەی چاودێر جارێ لەگەڵتان بەردەوامی بینەر بن بەڕێزان ئێمە دروست لە گەڕێکی ڕەحیماوای دیارە ئێرە چێشتخانەیە لەفەخانەیە و لژنەی چاودێری تەندروستی کەرکووک ئامانجیان ئەوەیە کە بزانم لە ڕووی پاک و خاوێنیەوە گەشتوم بەچۆ سەلام عەلەیکوم ئەم چێشتخانەیە گەشتووە بەچۆ بینەر بن دکتۆر بابەتەکانتان بۆ شیەکاتەوە بەڕێزانێرە یاڵا منو هنا یاڵا چیم بردادە دیکە بە کوردیش چێ لێرەیە ست بوتم تازەیە چی موت من ئەنەم چێ لێرەیە چێ لە سەرەمەیە یاڵا گومانە لە ڕۆنەکە هەیە دکتۆر وەڵامە چێ لێرەیە کاکە ئەمە چەند ڕۆژ جارێک گۆڕی هەموو ڕۆژێ لە کەیەوە بۆ کەی يعني 24 ساعات من بيانية ساعات حوت اي كينوا دركا داخلي ما حد يلزم بيه هي كبسوتيه يتنابي قال فريدي هي كمان مصا يا ما شباش كي تشوه كي فريدي كي تشوه اوا والله ما مصا بيلا كي توا برميل ما انتهى كوان برميل كلا شويه لو ديوا صح زي كذا همبرجر نابي درستي كي بيت مش تو
فێری بڕۆی لە مەحمەلێ بێنیتی سێریکە هەموو ڕۆژ گۆشتیە مێکەوە تەخمە مەترەمەکە لە بەرامبەرە وەرە سێریکە ڕۆژ بە ڕۆژ ئەم بەرگەوتە ناو جەمیدەیە خۆی سەر حەزیەکەی مێم لاوە با کامێرەکە نەتگرێت ئەمەی بەردەستەوەی چییە دوکتۆر؟ ئەمە عەمبەیە عەمبە عەمبەیە. عەمبە بەزاوە نایەتە بە سێریکە کونە وایە. ئەمە بەس بۆ تێکدان ئەمە ستیلە زۆر باشە ئەمەش ستیلە عیبی نییە بەس ئەمە عەمبەیە وایە. ئەمە عەمبەیە وایە وە عەمبەیە. ئەمە نابێ خۆی دروستیکە باش. عەمبە گەرە بیکڕێ لە مەحمەلێک مەحمەلەکە ڕێگە پێ بدەن ڕێگە پێدراو بێ مۆڵەتی تەندروستی هەبێ ئێرە بەڕادە بەڕێزان شوێنێکی ساردە بۆ خۆراکەکان زیاتر ئەو خۆراکانی کە پێویستە لە ڕێژەی ساردیا بن ئەوش دونگە ئەمە لە دونگ تووشیات ناو پلاستیکە بێ تووشیات نابێ ناوستی بێ مەعەمبەیە خۆتان دروستیەکەن ها ئێوە مەحمەلن یا مەطعەمن نابێ خۆیان دروست نابێ خۆیان دروستیکەن دیارە ئەمە بەڕادە خوارەوەی خۆراکی تایە تا ئاسێک باشە بە پاک و خاوێنی ڕایگیراوە دوکتۆر خۆی پشکنین بۆ هەموو خۆراکانەکە لێرەیە خوارەوەش بە هەمان شێوە خۆراکی دەیە واهین ئەوە بۆ بانێکی نییە بان کاغەستان کرێتە بانەوە بان مریشکەکە هاوتە سێریکە تێگە مەگەم حیاتمەوە گەرە قەباغێکیە بێتەوە قەباغی لە بانی بێ تۆ کاغزە نابێەوە تا نیوەی لەم لە نیوەی لەو لە ئەزانم حیاتم سەوە تێگە مەگەم گەرە قەباغیە بێ ها مێشەیە ئەوتا حیات ئەم بانانە قەباغیە بێ دیارە دکتۆر خۆی بە وردیە گەڕێ بە ناو شتەکانە سینەی بەدڵ نییە باس ئەمە چییە ئەمە هینە بێ فڕێ بدرێ ئەڵێ بۆ فڕێدان دامانناوە ئەمە ئەم ڕەشیە دەرمانەیە بیکەبانی پاکە بێتەوە ڕەشە ڕەش ئەوە حەقی نییە ڕەش بووە دەرمانێ بیکەبانەوە کەمەی لێدێ ئێکوا پاچیکە پاک نابێ ئەوە دەرمان خاص خۆیە دێتەوە ستیل تۆت لێی نەداوە ئەوە تا ڕەش تێبینی لەسەر ئەو تەباقی تەباقی مریشکە شتی لێ سوورەکرێتەوە لەسەری وی دکتۆر ئەڵەیە بێ پاک بکرێتەوە و خاوێنتر بێ بەڕێزان کۆمەڵە تێبینی لێرە ناو ئەم چێشتخانەیە درا بە خاوەنی چێشتخانەکە و مێچەکەین بە پێوی کە ڕزقیان لەسەر ئەم چێشتخانەیە گرنگی زیاتر بە نێو چێشتخانەکە بدەن و مەرجە تەندروستیەکانی جێبەجێ بکەن ئێمە لە چاودێر جارێ لەگەڵتان بەردەوامی ڕێزان دروست لە پشتی شەقامی پارێزگای کۆنین ئێرە چێشتخانەیە پێم وابێ لەگەڵ لیژنەکانی چاودێری تەندروستی کەرکوچی بینەر بن ئێرە شوێنی ئامادەکردنی خۆراکە بە ڕێزان دکتۆر پشکنینی جوانە پاکە ئەمە بەڕادە شوێنەکە بچووکە هەمووشی ستیلە سێرەوانەکە هەمووی ستیلە شوف هذول كل ستيل هاي كل زين هسه هاي براد كل ستيل مطعم نظيف صغير صحيح بس مكان تحضير ماله كله ستيل كل نظافة
كله مرتب، يعني ما عندنا أي شيء. بالخدمة. تسلم. دکتۆر بە شەوێکی گشتی لەم لەبەرەوە شوێنەکە زۆر پاک و خواردەمەنیە جوانە. ڕازیە هەمووی کاشیە، هەموو ستیلە، بێگومان. مجەویدەکەی عینەن بەڕادەکەی باشە. ئەمانەی واین بەردەستێتی عینەن بەڕادە. بێگومان. ئێمە دەستخۆشی لێکەین. دکتۆر دەستخۆشی هەیە بۆ خاوەنیان چەشتانێ و مێ دەکەین هەموو چەشتانەکان چاو لێرەش بکەن لە کەرکووک مەرزنی هەموو شتەکانمان نەگونجاو بێ شوێنی پاک و شیاویشمانەی هاوشێوەی ئەم چەشتانەیە پێم وابێ بابەتی تر لێرە بوونیە بێت من لەگەڵ دکتۆرە بەردەوامە بم. احنا يمنا دکتۆر ئەمە عەسیرە خۆیان دروست. بینێکت لەسەر ئەمە عەسیرە خۆیان دروستیەکەن ئەلە فرێشە مەز لا ئێمە نابێ لا ئێمە هەر شتێ دروستەکە و دەقەیە یەکسەر بۆ ئیداتە چاوی کاتە پەرداخێکە و داین ئەو دەقەیە بیداتێتەوە لەبەرەوە گەر ئەمە ئیدانا ئەمە بۆ بەیانی مایەوە مەگەر ئەکسپایری دانا لەسەر. ڕێزانێرە چێشتخانەیەکی جیاوازترە شوێنێکی ترە و لژنەکانی چاودێری تەندروستی کەرکووک مانجیان ئەوەیە کە ئەمڕۆ خزمەتی زیاتر لە چوارچێوەی تەندروستی بگەێنن بە هاوڵاتیان من لەگەڵ دکتۆرە بم ئەگە ستاف هاوکارم بێ وەک دەست پێ داوای مۆڵەتی لێەکەن لەگەڵ کارتی تەندروستی ئێرە شوێنی ئاوادەکردنی خواردنە هاي شوف كله اسود هذا من يدخل من الفرن يا ساعة. جامعية روح المشكلة هذا الاسود بدلة اكو دواء يعمل اكو مواد تخلي بيه راسا يروح. هسه شوف ايش قد حلو هاي ايش قد نظيف مو؟ بالعكس هي ملاحظات احنا نستفاد. تسلم. هي ملاحظات. ما يصير تكرر. دکتۆر تێبینی لەسەر ئەو جۆرە قاپانە هەبوو ئەڵێ بێبی گۆڕند بەرێ ڕەشەوە بووە ئێرە بە هەمان شێوەکو مەغزەن وایە بە فرگر و شتیشی لێە لان انا نريد مفرغه مع الهواء. مفرغة. اي لانه هاي كلش خنقه. خنقه هنا أنا. صح. احنا نريد مباشره يسحبها. هنا أنا يعني شويه ماكو اي ادري هنا أنا ما يكفي. صح ما يكفي. هسه هنا لو تخلون المفرغ هاي شنو هذا؟ هاي مبرده؟ لا هذا مال المفرغة هو نفسه. اي هنا أنا اخلي مفرغ اخر. هو نفسه انت افتح بيه. لا هنا هسه هنا انت متعرض ها شوف لا اخ متعرض هنا انا حار هذه على مودكم. لا صح بس. هاي شو تسوون؟ برجر ما يصير تخلي تحفظه لا والله. لا. قليل. ما يصير تسوي تخلي بالمجمده ممنوع. انت هلقد قدامك كم زبون يريد تنطيها مباشره ممنوع تحتفظ به. اذا تحتفظ به لازم تشتري من مكان مرخص عنده اجازه صحيه على مود هذا. اذا ما عنده اجازه صحيه ما يصير. بارك الله بيكم على هذا. هاي الكفوف مال ذراع كلش زين. هسه قليل المحلات يلبسون هذا. بينا راني خوشويست اما زور كس همو دكان يمينيه ڕاستە او تشتخانانه كايشا كان زور ده الروي سرداني انا كاين لمانيه ايما ساميان كرو دس خوشيان ليكن ئەو دەستکێشانەی کە تا خۆڵ دێت مووی دەست لە ئاپۆشەیە مەبەستە هەموو چەشتانەکان و کارمەندەکانیان هاوشێوەیان بەڕێزە بتوانن ئەو دەستکێشانە لە دەست بکەن ئەوە بابەتێکی زۆر گرنگ بوو دەستخۆشیان لێکەین بەشی برژاندن و سوورکردنەوەی خۆراکەکان زیاتر لێرەیە دکتۆر ئەگەڕێت بەدوای شتە ها شنو؟ هذا دجاج. دجاج اي نعم. مخمر. لا هذا هو يعني كل يوم بيوم. افتهم بس هاي مخمر. لا بالضبط. تخاف شو ما اسوي؟ بالتتبيله ماشي. لا لا أستاذ. هاي تتبيله؟ حتى اوصل لك الفكره. هاي ايضا مقبلات عندك. اي هسه هذولا اذا مو جديد ساعتين ترى. هسه هذا برات كلش زين. بارك الله فيك. اي ساعتين ولا ساعتين يخرب. دير بالك.
احنا المقبلات ساعتين بالثلاجة أكثر ما يصير. ما شوێنی برژاندنە أما شلون برجعني شتي طازة يا ما. هذا عندك حطب إي غلوظة. خلوص كلا جيرو تاو أما برزي كاو دا يجري. أصاي أكل هذا. إي زين. هاي كلش زين ما دام ستيل كلش زين. احنا نريد كل ادوات حسب الضوابط والتعليمات الصحيه. خوش؟ لا مو مثلا هو انتم عندكم بعض مرات اكو تعليمات ما تعرفون، احنا لازم نعطيكم خبر وانتم اذا قلنا لكم ما سويتوا يلا ناخذ اجراء. خوش؟ بە شەوێکی گشتی شتەکان لێرە باشە قشتي ستيله وباشا يعني بس تاني انك معناها صاحبك مفرقه دانا صاحبي دانا بويوتو ئەو دەبێت هەواکێشی بۆدانا ئەو هەواکێشەش هەر بۆ پاک و خاوێنی ڕاگررتنی خۆراکی نێو مەخزەنەکە بوو ئامانجی دکتۆریش هەر بۆ خزمەتە ئەمانە چین لێ امانه تشابچاخ او تشاقو چەقۆ تشابچاخ بانواعها من شبيت الجروم تورة. تورة كان قال له اخوي بترسي بەسیێ خەڵک قصي زياد كا قصي برزونزم كا بمليدن هەمیشە ساغبی دکتۆر ئێمە هیچمان ماوە کۆتاشۆنمان وایە اشتها باشە لێرەیەتەوە ئامانجت خزمەتە بە درێژایی ئەم پۆستەی کە وەرت گرتووە هەر هەدەفت خزمەتکردنە والله من الخدمتي ملتي كركو كاين اما داواكين لاولاتياني كركو بوهر شوني روشتن شتي نامويان بيني باقدار ما كانوا اما داز بزيه تيمي قروك معناها داز بزيه او شتينا بشكنيني بوكينو او شتاني بوكين كاجراءات اكري لقل خاون او شونه دەستخۆش دکتۆر سپاس دەکەم بەڕێزان ئێمە لێرە لە بەرنامەی چاودێرم ڕاتینە کۆتا شوێنمان ئەم چێشتخانەیە بوو و هەر ئامانجی بەرنامەی چاودێر بۆ خزمەتی وڵاتیانە بە بێجیاوازی ئامانجی تەندروستی باش لە خزمەتی وڵاتیان بێ ئەمە چییە؟ ام مطعم امان داناوا باش كم نارت بيه بۆی بێزار نەبێت بۆی بێزان نەبێت شتی فکریان هێناوە بۆیان شتی جوانە تێگەی ئەمانە هەمووی فکریە دێن لە بانێ داشتن بخۆیان بۆی بێزارکرد نەبێت بۆی دایک و باوکیان نام بخۆن و ئەماش بخۆیان وازیەکەیان بکەن و بەس وازیەکەیان علمی بێ بێگومان نەک هەڕەمەچی بێ حتما دەستان خۆش بێ بۆیە لێرە بەڕێزان ئێمە لە بەرنامە چاودێر هەر ئامانجمان خزمەتە سوپاسی بێپایانمان بۆ ستافی چاودێری تەندروستی کەرکوو کەرتیەک کە سەرەتای پرۆگرامی بەرنامەی چاودێر تاکو و کۆتایی بەرنامەی چاودێریش لەگەڵمان ماندووە بن سپاس بۆ ستافی بەرنامەی چاودێر ڕێزی محەممەد عەلی قوڵ بخوازن لە خۆشییا بن